نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد براكانم ئەگەر مەجال هەیە بێنە پێشەوە خوا خێرتان بنووسی برا بەڕێزەکانم ناونیشانی وتارەکەم بە وێنەیەک و بە پرسیارێک دەست پێ دەکات پرسیار دەکەم و دەڵێم دەزانن نەو پۆشاکە چییە وتارەکەم بەو پرسیارە دەست پێ دەکەم و بەو وێنەی کەوا لە پێش چاوتانە ئەم پۆشاکە بریتێ لە چی گومانم نییە هەمووتان وەڵامەکەی دەزانن چونکە کەم نییە کەوا پۆشاکەمان بینیوە بەڵام ئەوە چی عیبرەتی لێ وەردەگرێت ئەوە چیەکەوە ئەم پۆشاکەی لەبیرە دەزانن ئەم پۆشاکە چیە براکانم ئەو پۆشاکەی کەوە ناوەکەی ترسی لەگەڵە کفن ئەو پۆشاکەی کەوە ئین صح التعبیر ئەگەر بڵێن ئەم تعبیرە تەواوە کۆتاترین پۆشاکێکەکەوە لە دنیادا ئینسان کە دنیا بەجێ دێڵێ ئاخر مۆدێلی پۆشاک ئەمەیەکە لەبەری دەکات ئەو پۆشاکەی زۆر سادەیە چەند سادەیە ڕەنگاوڕەنگ نییە بەڵام لەگەڵ سادەیەکەی زۆر ترسناکە براکانم ئەم پۆشاکە چیمان تێدەگەیەنێ کە ئێمە لە بیرمان نییە چ ئامۆژگاریەک لەمە وەردەگرین کە حسابی بۆ ناکەین چمان فێر دەکات بۆچی باسی ئەم پۆشاکە دەکەم شتێک نییە پەیوەست بێ بە گەنجانەوە پیران نەگرێتەوە شتێک نییە مناڵان بگرێتەوە و گەنجان نەگرێتەوە ئەوەی گەنجە ئەوەی کە پیرە ئەوەی کە مناڵە ئەوەی کە ئافرەتە ئەوەی دەسەڵاتدارە ئەوەی بێدەسەڵاتە ئەوەی کەوا هەبووە ئەوەی کەوا دەستکورتە و نیەتی کۆتایی ژیانی بەم پۆشاکە کۆتایی پێدێ دنیا بەوە بەجێ دێڵێت براکانم دەزانی چیمان پێ دەڵێن پۆشاکە پێمان دەڵێ لە بیرم مەکەن چونکە منێوە لە بیر ناکەم لە بیرم مەکەن چونکە دڵنیا بە من لەبەر تۆ دەکرێم بەڵێ تۆ واللهی لەوانەیە بەیانیەوە پۆشاکی من بێت واللهی لەوانەیە بەیانی پۆشاکی تۆ بێت لەوانەیە ئێوارە ئەمە پۆشاکی تۆ بێ برای خۆ خۆت بۆ حازر کردووە بۆ لە بیری بکەین بۆچی ئەو پۆشاکە لە بیر بکەین لەبەر چی ئاخر چ شتێک لەوە گرنگترەکەوە ئەوە پێمان دەڵێ دنیا هیچ قیمەتێکی نییە دنیا کەمە
ئەمە بەشی توێ لە دنیا باڵەخانەت هەیە سەیارەی مۆدیل بەرزت هەیە دۆلار و پارەت هەیە ئەوە بریتێ لە بەشی تۆ برای خۆم ئەوە بریتێ لە بەشی تۆ بۆ لە بیری دەکەی ولا تنس نصيبك من الدنيا خوا دەفەرمێ بەشی خۆت لە دنیا لە بیر مەکە زانایانی تەفسیر یەکێک لەو تەفسیرانە کەوا تەفسیرە و ئاەتەمان بۆ دەکەن دەفەرمون کفنەکەت لە بیر مەکە لەبەرەوەی ئەوە بەشی تۆیە پێت بڵم لە دنیا چی لەگە خۆ دەبەی دووشت عملی صالح کردەوە چاکەکانت ئەم پۆشاکەش دەبەی ئەم پۆشاکە یەم مزگەوتەیە لە ئەم مزگەوتە هەڵم گرتووە هێناومە بێ ئەوەی نیشان دەدەم ئێستا بەدەست منەوەیە لەوانەیە شەو لەبەر من دابێت لەوانەیە لەبەر تۆ دابێت تۆ ژاهری ئەم منتقەی کاک ئەم پۆشاکە بە ئێمە دەڵێ پارە قیمەتی نییە بۆچی خوا لە خۆت توڕە دەکەی لەسەر پارە بۆ قیمەتی نییە هیچ قیمەتێکی نییە دنیا کەمە ئەم پۆشاکە بە ئێمە دەڵێ دنیاش بەکەم بزانە تخوا بە زیندوی ئەوەت بدەنێ لەبەری کەی پێت عیب نییە لەبەری کەی پێت عیبە لەبەری کەی ئەوەی کەوا تۆ زۆر خۆش دەوێت کە دەمری دەگەڕێ بە پەلە بەشک و پۆشاکێکی ئەوها دەست بخا لەبەر تۆی بکات پێت وایە ئەگەر بمری پۆشاکێکی جوانت لەبەر دەکرێن نوێ ئەم پۆشاکەیە زۆر سادەیە زۆر بەڵام دنیایەک مانای لە پشتەوەیە بەخوا چەندەها پرسیاری قورس کە زۆر بەمان لەوانەیە لی دەرنەچی ئەم پۆشاکە براکەم پێت دەڵێ چ شتێک تۆی لە خوا یاخی کردو بگەڕێەوە ئەم پۆشاکە بە من دەڵێ بە تۆ دەڵێ چ شتێک لەوە گرنگترە کەوا پۆشاکی تەقوا لەبەر بکەی برای خۆم وەلیباس التەقوا ذلك خەیر پۆشاکی تەقوا و دینداری و لە خواترسی خەیرترە بەخوا هەموومان ئەم پۆشاکە بریتیە لە بەشمان دەوڵەمەندەکە کە زۆر دڵی بە ماڵەکەی خۆشە ئەم پۆشاکە پێی دەڵێت دەوڵەمەندەکان بۆ عیبرەت لە غێری خۆتان وەرناگرن دەوڵەمەندەکانی پێش ئێوە کە ڕۆشتن ئەمەیان لەبەر کرد ئەمەش لەبەر تۆ دەکرێ برای من ئەمەش لەبەر تۆ دەکرێ گیرفانی هەیە تەمەشای بکەین کوای گیرفانی نییە ئاخر دەوڵەمەندەکە حەزی لێ ماڵەکەی لەگەڵ خۆی بەرێ کەیفی خۆیەتی پۆشاکەکە گیرفانی نییە لەکوێی کەی بیکەینە کوێوە براکانم ئەوە کاو دەوڵەمەندەیە کە دەیەوێت بەهەش لەخوا بکڕێ با بە ماڵەکەی بەهەش لەخوا بکڕێ نەتیجەی ماڵ لەسەر یەکدانانت ئەوەندەیە ئەوە لەوانەیە خێرخوازێکی نابێتی بۆ مزگەوت قسەی دەوڵەمەندێک زۆر کاری تێکردم کە وتی مامۆستا هەموو جار بیر دەکەمەوە دەڵێم بچم لە بازار تۆپێک خام بکڕم وتم بۆ وتی دەترسیام ئەو ماڵەی کەوا هەمە دوایی بەشی پۆشاکێکی منی تێدا نەبێت کە دەمرم خێرخوازێک بە خەیری خۆی پۆشاکێک بکڕێ خامێک بکڕێ بۆ مردووەکان من لەو خامە خێرخوازیە بەشی منی تێدا بێ و من بەوە کفن بکرێ بەخوا لەوانەیە وا بێ برای من ئەم پۆشاکە بە تاوانباران دەڵێ کوا تامی تاوان کوا بەس بینیوتە دڵت لەرزیوە بەس بینیوتە بۆچی بەدەستمەوە گر دەزانم تەسیری هەیە باوەڕ دەکەن لە نوێژی بەیانیەوە من ئەم پۆشاکەم لێرە داناوە تا ئێستا دڵم توندە بۆ دڵی تۆ توند نابێ بۆ تاوان دڵی ڕەخ کردووی برای من بۆ کاریگەری لەسەرت دێن بۆ فرمێسک نابارێنن ئەمە ژیانە ئەمە وەڵڵاهی ئەوەندەیە بەس چەند جار لە پێشاوی خۆتانەوەتان بینیوە گەنجە بەڕێزەکە کە پۆشاکەکەت دانا فەحیشە بکەی ئەو پۆشاکەت لەبیر بێ
پیاوی بەڕێز کە خێزانداری کە زینات کرد ئەمەت لەبیر بێ نەیکەی ئەمەت لەبیر بێ ئەمە بریتیە لە سەرئەنجامی هەر یەکێک لە ئێمە خۆشەویستەکان ئەمە بە من و تۆ دەڵێ ئەگەر لە دنیا دڵت پاک نییە لەگەڵ براکەت کە دەمری براکەت هەر ئەوەی لەبەرە و تۆ هەر ئەوەت لەبەرە بۆچی دڵتان نالەرزێت بۆ ڕق و کینە هەیە لە دڵتاندا بۆ ئەم پۆشاکە بە ئێمە دەڵێ کە دەمری بە مردوویی پۆشاکتان یەکە دەبا دڵیشتان یەک بێت ئەگەر برایەکی موسڵمانت ببینی بەم پۆشاکەوە درێژ کراوە لە پێش چاوت خوا سۆزت بۆی ناجوڵێ ئیسفادەکەی چێ دوایی پێم بڵن کوا ئیسفادەکەی دوایی ئێستا کەوا برای موسڵمانت زیندووە دڵت لەگەڵی پاک بێ دەست بخە ناو دەستی ناکۆکەکان وەلا بنێ برا بەڕێزەکانم ئەم پۆشاکە بە ئافرەتان دەڵێ ئەگەر بە زیندوێتی بە قسەی خوا ناکەن خۆتان داناپۆشن یەکێک لە مەرجەکانی ئەم پۆشاکە کە لەبەر جەنازەیەک دەکرێت لەبەر مردوویەک دەکرێت دەبێ هەموو لاشەی دابپۆشێت ئەگەر ئافرەتێک بە ئاگا نایەتەوە بە زیندوێتی خۆی داناپۆشێ وەڵڵاهی دڵنیا بەکە مردی ئەوانەی کەوا کفنت دەکەن دڵە نەها ئێرەشی دیارە ئێرەش داپۆشن ها ئەوێشی دیارە ئەوێش داپۆشن نابێ یەک شوێنت دیار بێ خوشکی من ئەم پۆشاکە نادرێت بە جلی ئیحرامەوە دەنێژرێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کە زیندوو دەبێتەوە لەبەیک اللهم لەبەیک ئەوە دەڵێت ئەوە دووبارە دەکاتەوە کەسێک کە شەهید دەبێ بەو جلەوە کەوا لە پێناوی خوا پێوە شەهید بوو ئەو پۆشاکەی لەبەردا ناکەندرێت بەوەوە دەنێژرێ و ناشۆرێت بەڵام کەسێک لە ئێمە کە هیچێک لەو حاڵەتانەی نەبوو دەبێ ئەم پۆشاکەی لەبەر بکرێت ئەم پۆشاکە براکانم بریتیە لە سێ پارچە سێ پارچەکە ڕادەخەین لەوانەیە بۆ من و تۆ ڕابخرێت پاشان جەنازەکە لەسەر پشت ڕادەخەین لەسەر ئەم سێ پۆشاکە و پاشان لای ڕاستی پۆشاکەکە دێنینەوە سەر جەنازەکە ئەوجا لای چەپی و پاشان بۆنی لێ دەدەین ئەوجا دوایی پارچەی دووەم لای ڕاست دێنینەوە سەر جەنازەکە ئەوجا لای چەپی ئەوجا دوایی پارچەی سێیەم دێنینەوە سەر لای ڕاستی و ئەو پاشان لای چەپی زانیان دەفەرمون بەشی سەرەوەی و بەشی خوارەوەی بە پارچەیەک پەڕۆ بپێچرێت بۆ ئەوەی کەوا کفنەکە هەڵنەوەشێتەوە نەک بەشێک بێ لە کفن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو دایکمان عایشە دەفەرمێ لە سێ پارچە کفن کرا نە قەمیسی هەبوو نە عیمامە و جەمەدانی هەبوو بۆیە ئێمەش ئەوانە با بۆ مردوەکانمان نەکەین ئایا ئەوە بۆ ئافرەتانیش هەروایە لە بەینی زانایان خلافەیە براکانم هەندێک دەفەرمون بەڵێ وەکو پیا و سێ پارچەیە ئی ئافرەتیش سێ پارچەیە و هەندێک لە زانایان وەکو زانایانی مەذهەبی حەمبەلی دەفەرمون 5 پارچەیە بەشی خوارەوەی بە پارچەیەک و بەشی ناوەڕاست وەکو قەمیسێک و بەشی سەرەوەی وەکو خیمارێک و وەکو لیچکێک لەسەری بکرێت و پاشان 2 پارچەی تر ئەو جەنازەیە تێدا ئاڵێندرێت براکانم ئەم پۆشاکە پێویستە بۆنی خۆشی لێ بدرێت و ئەگەر بکرێت لە خودی جەنازەکە بە لۆکەیەک یا بە پارچە پەڕۆیەک بۆ ناوی بکرێت بۆنی خۆشی لێ بدرێت بەسەر چاوەکانی دا بهێندرێت و بەسەر دەمی و هەروەها بۆ جێگای سوزدەبردنی وەکو نێوچەوانی وەکو ناوپەلی دەستی وەکو ئەژنۆکانی وەکو پەنجەکانی پێی و بنەپێەکەی بەم شێوەیە بۆن بدرێت لەو شوێنانەی کەوا ئەم جەنازەیە لە کاتی لە شاغیدا لە کاتی زیندوێتیدا نوێژی کردو لەسەر ئەم ئەندامانە سوزدەی بردوو
خۆشەویستەکانم، ئایا کاتی ئەوە نەهاتووە خۆمان حازر بکەین بۆ ڕۆژێک کە پۆشاکەکەمان لەبەر دەکرێت؟ کاتی هاتووە. جا ئەو کەسەی کەوا خۆی پێ دەوڵەمەندە، دەوڵەمەندی وای لێ کردووە کەوا ئەم پۆشاکەی لەبیر بچێتەوە، پێت دڵم لە بیری مەکە، چونکە ئەوە بریتیە لە هەموو سەربەت و سامانەکەت. ئەم بەشی تۆیە. کۆتاییەکەی بە قیسەیەک کە ئەگەر ئەو قیسەیە لە حەقیقەتیشدا بوونی نەبێ، مانایەکی زۆر ڕوون و جوان دەدا بەدەستەوە کە زۆر سوودی لێ دەبینین. براکانم، پیاوێک وەسێتی دەکات، دڵێک کە مردم 3 نامەم بەجێ هێشتووە، ئەم وەسێتیم جێبەجێ بکەن، نامەیەکیان لە ماڵەوە بیکەنەوە پێشەوەی بمبەن بۆ قەبرستان و بۆ گۆڕستان، نامەیەکیان کە چوونە گۆڕستان پێش ئەوەی کەوا گڵم بەسەردا بکەن، نامەی دووەمم دەخوێننەوە، نامەی سێم کە هاتنە ماڵەوە خەڵکی کۆ دەکەنەوە لە پێش چاوی خەڵک نامەکە دەخوێننەوە. بەڵێ کابرا وەفاتی کرد و 3 نامەکەی بەجێمە، پێشەوەی بیبن بۆ گۆڕستان نامە یەکەمیان کردەوە، نووسی بووی ئەو ماڵی کەوا بەجێم هێشتووە نیوەی ماڵەکەم لەگەڵم دەخەنە ناو گۆڕاکەوە. ئەمە وەسێتیە کە دەبێت جێبەجێکەن. ئەهلەکەی وتیان ئەمە چ وەسێتیەکە کردوێتی، بە هەبوو هەر وەسێتی بکە، بە قسەی ناکەین، شێ ماڵی لەگەڵ خۆی بردوتە ئەمە ماڵەکەی لەگەڵ بخێنێ ناو گۆڕەکەیەوە. ئەم وەسێتی جێبەجێ ناکرێ، هەر بە قسەشی مەکەن. و وەسێتەکەش وەسێتێکی شەرعی نییە، تەبعانیش وایە. بۆیە ئەم نامەیان خوێندەوە و بە قسەیان نەکرد. چوونە گۆڕستان بۆ ئەوەی کەوا بینێژن و گوڵی بەسەردا بکەن، وتیان با نامەی دووەم بخوێنینەوە. نامەی دووەمیان خوێندەوە، نووسیوێتی یان خێزانەکەم، یا باوکم، یا دایکم، یا کوڕم، یا کچم، یەکێکیان دەبێت لەگەڵم لە ناو گۆڕەکە بمێنێتەوە و لەگەڵ من گڵی بەسەردا بکەن، با بەجێم نەهێڵێ. ڕوویان لە خێزانەکەی کرد، ئامادەی؟ وتی ئەبەدەن ئامادە نیم. ڕوویان لە کوڕەکەی کرد، کچەکەی تەمەنێک ئاخر بۆ تۆ ژیاوە، ماڵی بۆ تۆ پێکەوە ناوە، کەیفی خۆیەتی بەخوا من لەگەڵی ناچمە ناو گۆڕ. نامەی دووەمیش وتیان ئەم وەسێتیەش جێبەجێ ناکرێ و بە قسەیان نەکرد، دڵیان بەسەردا کرد و بەتەنها بەجێیان هێشت. وەڵڵاهی هەموومان بەتەنیا بەجێ دەمێنین. سوێند بەخوا ئەوەی کەوا زۆر زۆر ئێمەی خۆش دەوێت بەجێمان دێڵێ، بەجێمان دێڵێ. ئەوە نوێژەکەیە لەگەڵت دەمێنێ، بەجێت ناهێڵە و بێوەفانێ لەگەڵت. ئەوە لە خواترسیەکەیەکەوە لە کاتێکی تاریکی و تەنهایی لە خواترسای، ئەوەیە لە ناو گۆڕەکە بەجێت ناهێڵێ بە تەنهایی. چۆن بە تەنها بووی خوات لەبیر بوو، ئاواش عەمەل و کردەوە چاکەکانت بەجێت ناهێڵێ کە بە تەنیایی. برای من هاتنە ماڵەوە، وتیان با خەڵک کۆکەینەوە نامەی سێم بخوێنینەوە. بەڵێ خەڵک کۆکرایەوە، وتیان نامەی سێم دەخوێنینەوە، ئاگدار بن. نامەی سێمیان خوێندەوە، وتی ئەی خەڵکینە، پند لە ژیانی من وەرگرن، من هەموو ژیانم بۆ ماڵ پێکەوە نان هەوڵمدا، بەڵام نەیان هێژ ماڵەکەم لەگەڵم بێتە ناو گۆڕەکە. بەڵێ ماڵ و مناڵم زۆر خۆش دەویست، بەڵام کەس لە ماڵ و مناڵم ئامادە نەبوو لەگەڵم بێتە ناو گۆڕەکەم. ئەمە چیرۆکی ئێوەشە، ئاگاتان لێبێ. تخوا پند لە من وەربگرن. نامەیەکی زۆر گرینگە بۆ ئێمە، بە ئەمە پەندی لێ وەربگرین. وەڵڵاهی براگیان، داهاتوی ژیانی ئێمە ئەوە بریتە لە کۆتایی چیرۆکی ژیانی ئێمە. بەتەنهای تەنها دەڕوێ ناو گۆڕەکەت، پۆشاکێکی سپی وەگە و پۆشاکە لەگەڵ خۆت دەبەی، چەند ساڵێک یا چەند مانگێک ئەو پۆشاکەش دەڕزێ و زەر دەبێ و پارچە پارچە دەبێ و ئەویش نامێنێ. وردە وردە ئەو جا جسمەکەشت ئەوەی دەمێنێتەوە چەند ێسقانێک و بەس، بە مرۆنی زەمن ێسقانەکەشت کۆتایی پێدی. بەڵام پاداشتی چاکەکانت ماوە دڵت پێخۆش بێ،
بەڵام پاداشتی لەخوا ترسی و شەو نوێژ و دینداری و زیکر و قورئان خوێندنت ماوە دڵت پێخۆش بێ. براکانم زۆر خۆشە کۆتایی چیرۆکی ژیانت بزانی، واللهی ئەمە بریتێ لە کۆتایی چیرۆکی ژیانت. کەواتە با پێ بچەقێنین و هیچی تر بەرەو خراپە هەنگاو نەنین، بوەستین بەسە، با بگەڕێنەوە بەسە. داوا دەکەم لە خوای پەروەردگار، خوای پەروەردگار هیدایەتمان بدەی پند لە غەیری خۆمان وەربگرین. یا رەبی خوایە ئەوانەی کەوا لاڕێن و گومڕان، یا رەبی خوای هیدایەتیان بدەی. خوایە ئەوانەی کەوا گاڵتەیان بەم پۆشاکە دێت بەڵام ڕۆژێک دێ لە بەریان دەکرێت، خوایە بیان جێڕیەوە بۆ لای خۆت. خوایە وایان لێ بکەی ترسی خۆت بخەیە دڵیانەوە. یا رەبی خوای پەروەردگار وامان لێ بکەی تەوبە بکەین لە تاوانەکانمان، تەوبە بکەین لە گوناهەکانمان، وامان لێ بکەی خوای پەروەردگار کارێکی وا بکەین کە جێگەی ڕەزامەندی تۆیە، کارێکی وا بکەین کەوا بەڕوویەکی سپی بگەڕێنەوە بۆ لای تۆ. خوایە ئەو کاتێک کەوا ئەو پۆشاکەمان لەبەر دەکرێ کە کەس و کارمان بۆمان دەگریە، خوایە ئێمە کاتی پێکەنینمان بێت، ئێمە بەهەشتمان پێنیشان بدرێ، ئێمە پێمان بوترێ مژدەتان لێبێ بە بەهەشت، ترستان لەسەر نێت، دڵتەنگ مەبن بۆی بەجێتان هێشتووە. یا رەبی خوایە لەوانەمان بژێڕی، یا رەبی خوایە تەوبەی هەموو لایەکمان قبوڵ بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، قەرزی قەرزدارەکانمان بۆ ئاسان بکەی و بۆمان بدەیەوە. یا رەبی خوای پەروەردگار برایەتی تەبایەتیمان زیاد بکەی. آمين والحمد لله رب العالمين. أقول قولي هذا وأستغفر